یەکێک لە فیلمە نوێیەکان کە ئەویش فیلمی پەڵەیە کە یەکێکە لە فیلمە سینەماییە نوێیەکان و بەشداری چەندین فستیڤالی کردووە و هەروەها لە چەندین وڵات نمایش کراوە لەوانە لە وڵاتی ئیتالیا و هەروەها لە ئەمریکا و لە چەند وڵاتێکی تر بەم دوایانەش خەڵاتی فستیڤالی کۆبانی پێبەخشراوە لە ئەڵمانیا کە یەکێکە لە فستیڤالە گرنگەکان و یەکێکە لەو فستیڤال و لەو خەڵاتانەش کە ساڵانە بە یەکێک لە فیلمە سەرنجڕاکێش و گرنگەکانە درێت. شۆڕژ وەکیلی دەرهێنەری کورد خەڵاتی لە فستیڤالی کۆبانێ لە ئەڵمانیا وەرگرت و خەڵاتەکەشی پێشکەشی ژینە ئەمینی کرد. فیلمی پەڵە لە دەرهێنانی شۆڕژ وەکیلی لە درێژەی سەرکەوتنەکانی ئەم جارەیدا توانی لە فستیڤالی فیلمە کوردیەکانی ئەڵمانیا خەڵاتی باشترین فیلمنامەی بەدەستهێنا. فیلمی پەڵە بە ئاوردانەوە لەسەر مژاری مافی مرۆڤ و ئاشتی لا دەرهێنانی شۆڕژ وەکیلی فیلمسازی کورد و بەرهەمهێنانی ئەنجومەنی سینەما لاوانی ئێران نووسینگەی سنەیە. پەڵا بەسەرهاتی پیرەپیاوێکی خزمەتکاری هۆڵی سینەمایە کا بەرەو ڕووی بابەتێکی سەیر و سەمەرەی سیحراوی و سوورئاڵ دەبێ و فیلم دەبێتە شوێنی نواندنی کاریگەری شەڕ و تونند و تیژەکان. شایانی باسە ئەم فیلمە لە چەندین فستیڤالی دیکە لە وڵاتی ئیتالیا و هندستان و ئەمریکا و بریتانیا و کەنەدا و کۆڕاسی وەرگیراوە و هەروەها نزیکە بە 20 خەڵاتی ناوخۆی و نەتەوەیشی بەدەستهێناوە.